بڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەیە کۆمەڵە هەڵسوڕەوان. لە ماوەیە یەک مانگی ڕابردوودا دوو کۆنفرانس لە دەروەی وڵات کە یەکێکیان لەلایەن ناوەندی دیالۆگی حەزبەکانی چالاک لە کوردستان و ئەوی تریان لەلایەن ڕێکخراوی مافی مرۆڤی ئێرانەوە بەڕێوەچوو بوو. ئەم دوو کۆنفرانسە کاردانەوەی زۆری دەکەوتەوە بوون بۆ جێگای سەرنج. بۆ قسە و باس لەسەر ئەم بابەتە و هەڵوێستی ئێمە ئەوەمان لە هاوڕێ فەرشید غەفار نژاد ئەنجامی کمیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە کردووە کە لەم بەرنامەیەدا بەشدار بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ فەرشیدمان لەگەڵم. هاوڕێ فەرشید زۆر سوپاس کە بەشداریت لەم بەرنامەیە و سڵاویشت لێبێ. زۆر سپاس لێوە پێشەکی ڕێز و سڵاوم هەیە بۆ خۆت و هەموو هاوکارانت و هەروەها ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی تلویزیونی کۆمەڵە و ئەم بەرنامە. سەرچاوم زۆر سپاس. کاک فەرشید سەرەتا پێم خۆشە بپرسم کە بە گشتی ئەم دوو کۆنفرانسە بە چ مەبەستێکەوە ڕێکخرا بوو؟ ئەگەر بە کورتی باسی بکەم ئەم دوانە زۆر جیاوازن لە یەک، یعنی دوو کۆنفرانس بە دوو ئامانجی جیاواز. کۆنفرانسێک کە لەگەڵ هێزە چالاکی کوردستانیەکان گیرا لە درێژەی سیاسەتێکە کە ئێمە ئەگەر یەک تۆز بچمە دواوە، ئێمە لە کوردستان لە کنگرەی 15 کۆمەڵەوە سیاسەتی هاوکاری لەگەڵ ئەحزابی کوردستانیمان لەوێ لە کنگرە بە تەسویب گەیان و ئەمە ئەگەڕێتەوە شاید بۆ 10 ساڵ لەوە پێش کە لە کنگرەی 16 کنگرەی حەبە و هەروە لە کنگرەی 18 ئاخرین کنگرەی کۆمەڵە ئەمە چاوخشانێکی پێکرا جارێکی تر و هاتەوە سەر ڕۆژیفی ئەوەی کە ئێمە سیاستمان بۆ هاوکاری لەگەڵ ئەحزابی کوردستانیە چۆن بێت. بۆیە لە هەلومەرجی ئیستەی ئێران بە گشتی و بە تایبەت کوردستان ئەو وەزعیەتەی کە هەیە هەمومان نەزانین کە ئیستە شاید کاتی نەوێ من زۆر لەسەر ئەوە بڕۆم، پێویستی هەیە بەوەی کە ئێمە بتوانین لێک تێگەیشتێکمان هەبێ لەگەڵ هەموو ئەو ئەحزابە چالاکە لە کوردستانە لە ئەگەری هەر هاو کێشی هێز لە کوردستان بە نەفعی خەڵک و شۆڕش ئێمە بتوانین هەرچی زیاتر بەرحاڵ گیر و گرفت و کێشەی کە ئەگەر هەبێت لە بینی بین. بۆیە لە درێژەی خۆیان ئێمە بەرحاڵ ناوەندێک دروست بوو بە ناو دیالۆگ و مەبەستی دیالۆگ ئەوە بوو کە ئێمە قسە بکەین لەسەر ئەوەی کە لە چه بوارێکە پێمانەکردی هاوکاری بکەین، لە چه بوارێکە دوورین لە یەک قسەی لەسەر بکەین چۆن ئەتوانین بەرحاڵ چەند شەرت و چەند مەرجێک چەند ڕێککارێک بگرینە بەر بۆ ئەوەی کە بتوانین بەیەکەوە لە ئەم هەلومەرجە لە سەتحی هاوکاری هەیە کە پێمانەکردێت کار بکەین. دوای چەند مانگ لە دانیشتن و قسە و باس و هەموو ئەم بەحسانە بەڕاستی زەرورەتی ئەوە هاتە بەرەوە کە دوای کۆبوونەوەهایەکی داخراو هەموو حەزبەکان پێکەوە بوویان، پێویستی ئەوە بوو کە کۆمەڵانی خەڵکیش ئاگادار بکەین کە ئێمە لە دانیشتنین و لە دیالۆگین بۆ ئەوەی کە بتوانین لەسەر ئەوەی کە ئایا لە چه بوارێکە لە چه بوارهایەکە ئەتوانین هاوکاری بکەین، کە ئەمە منجر بوو بەوەی کە کۆنفرانسی گیرە کە لەم کۆنفرانسە هەموو نوێنەری هەموو ئەو حەزبە چالاکانەی لە کوردستان کە ئاگادارن بەشداریان کرد و ڕاو بۆچوونی خۆیان بەرامبەر بە هاوکاری و دیالۆگ لەوێ باس کرد. بۆیە وەختێ باسەکەم ئەڵم جیاوازە لەگەڵ ئەوەی تر ئەو کۆنفرانسەی کە مافی مرۆڤ لە ئێران بەرگوزاری کرد، ئەوە بە ئەوە شتێکی تر بوو. هەدەفی ئەم ئامانجی ئەم ژووری دیالۆگە بۆ قسە و باسە لەسەر ئەوەی کە لە هەر ئەگەرێکە لە داهاتووی ئێران و بە تایبەت کوردستان ئێمە چه ئەتوانین بکەین، کە ئێمە پلاتفۆرمی دیاری خۆمان هەیە و ئێمە سیاسەتی دیاری خۆمان هەیە و هەوڵە دەین بتوانین ئەو سیاسەتە ئەوانیشی تێ بگەینین و تا ئەو جێ پێمانە کردێت بەرحاڵ
ئەوانیش قەناعەت پێ بکەین بۆ ئەو بەشەی کە باسڵاح ئەوان تافقیان بێ لەسەری. بۆیە ئەو کۆنفرانسە بۆ ئاگاداری خەڵک کرا کە لەوێش بەهەرحاڵ قسەباسێکی چڕوپڕی لەسەر کرا. بەڵام ئەوەی ئۆسلۆ کە کۆنفرانسێک بوو کە بە داعوەت ڕێکخراوێک بەناو مافی مرۆڤ لە ئێران داعوەت کرابووین، نەباسی هاوکاری بوو، نەباسی دیالۆگ بوو بۆ ئەوەی کە بگەین بەوەی کە ئێمە مەسەڵەن پلاتفۆرمێکی هاوکاریمان بێت ئەو ئەحزابە یا هەرچی. بەحسەکە لەسەر ئەوێش یەک خاڵی زۆر دیاری و ڕوون بوو. ئەوەیش ئەوەیەکە بەو هەلومەرجە و کە هەمومان نزانین ئێران لە قەیرانێکی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری و بەرحاڵ وەزعێکی تایبەت لە ئێران هەیە، هەر ئان ئەمکانی سەرهەڵدانی بەرحاڵ بزوتنەوەهایەکی وەسێع و سەراسری لە ئێرانە دژ بە جمهوری ئیسلامی هەیە بە هەموو ئەو شتانە. بەحس لەوێ لەسەر ئەوە بوو لە فاصلەی گوزار بۆ لە جمهوری ئیسلامی بگوزەری تا حاکمیەتێک یا حکوومەتێک یا بەرحاڵ دەسەڵاتێک تر ئێتە سەرکار، ئەو دەورە هەموو ئەحزابێک هەموو ئەو جەریاناتە کە لێ نابوون ڕەیان چییە، چۆنە ئەتوانین ئەو دەورەی گوزارت تەوزیح بین لە نەزەری هەر کام لەو جەریانات و حەزبانە و کە بەرحاڵ هەروای کە ئاگادارن بەحسی لێکراوە چوو. بۆ یاڵم ئەو دوانە پێکەوە جیاوازی بوو. ئەم ئۆسلۆ بە مەبەستی هاوکاری لەگەڵ ئەو جەریاناتە مطلقاً نەبوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید. ئەگەر زیاتر بمان هەوەی ئاماژەی ببتن هۆکاری بەشداری کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران لەوەها کۆنفرانس گەلێکدا چییە؟ قەتعاً ئەوە معلومە ئێمە خۆ ناتوانین لە ئنزوای تەحوڵاتی سیاسی کۆمەڵایەتیەوە بین. ئێمە حەزبێکین پامان لەسەر ئەرزی واقعە. ئەو ئێمە بۆ ئەوەی کە بتوانین، من باسم کردوتم ئێمە سیاسەتی هاوکاریمان لەگەڵ ئەحزاب دیاریە. ئەی لەکوێ ئەبێ ئەمە ئایا هەر بە لە ناو خۆ ئەبێ بەحسی بکەین؟ ئێمە سیاستمان سەبارەت باوەی کە ئەم ئەحزابە لە داهاتووە لە کوردستانە چۆن ئەتوانن تەعامڵ بەیەکەوە بکەن. تریبوونی بوو کە ئێمە کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێرانمان تێگەیان کە سیاسەتی ئێمە بەرامبەر بە هاوکاریکردن لە داهاتووە لە نەزەری ئێمەوە ئەم خاڵانەیە کە بەرحاڵ بە کورتی لە وەزعیەتی کە تێتە بەرەوە ئێمە داواکاری ئەوەین کە ئەحزاب لە کوردستانە دەسەڵاتیان نییە، بەڵکە لە ڕێگەی ڕێکخراوە جەماوەریەکانەوە کە پێک تێت بە هەر ناوێکەوە. بەڵام ئێمە مدافعی شەوراین وەکو ڕێکخراوەهایە کە بەرحاڵ لە کۆمەلگا هەیە. ئێمە دفاع لە ئازادی بێقەید و شەرت سیاسی و ڕێکخراوەی ئەکەین. ئێمە پێمان وایە گیر و گرفتەکانی داهاتوو لە کوردستانە ئەوەیە کە بۆ ناکۆکی سیاسی ئەحزاب ئەبێ دەست نەبن بۆ چەک و مافی سەرەتایی خەڵک لە ئەولەویەتا بێت و هەندێک زۆر شتی تر و لە ئوسڵۆی چاکە بەشداریمان کرد لە نەزەری خۆمانەوە. من دوجار باسەکەم چه خاڵهایەک بۆ ئێمە مهم بوو کە لەوێش بەحس کرا. بەحسەکە ئەوە بوو کە ئێمە چیمان ئەوێت یان نەزەرمان چییە لە دەورەی گوزارە کە جمهوری ئیسلامی ئێمە دیدگا و بۆچوونی خۆمان لەوێ باس کرد و پێم وایە کارێکی زۆر باشمان کرد بۆ ئەوە تریبونێک کە ئەتوانین ئیسفادەی لێ بکەین بۆ ئەوەی کە ڕاو بۆچوون و سیاسەتەکانی خۆمان هەر لە ناو کاغز و مێدیاکان خۆمان نمێنێتەوە، بەڵکە خەڵک ئاگادارە و خەڵک ئاگادار بکەین بۆ تریبونیشە تریبونی بوو کە بەهەسڵا مناسب بوو. بەڵێ زۆر باشە کاک فەرشید. ئەگەر بین تیژ بخەینە سەر تەوەرگەلێکە لەو کۆنفرانسانەدا باسکراوە، تەشکیلاتی ئێمە بە گشتی باسی چی کردوە؟ چەند پێتان وایە ئەو ئامانجانەیە کە لەویا باسکراوە پێکراوە؟ ئەوەی کە بە ژووری دیالۆگ هەڵەگەڕێتەوە ئەوەیە کە هێشتا ئێمە های لە دیالۆگە بۆ ئەوەی کە قەتعا نەزانیت کۆمەلگا بەرحاڵ چین و توێژی جۆراوجۆری هەیە. هەموو ئەم چین و توێژە جۆرا و جۆرە لە کۆمەلگا بالاخره ئەحزابێکیی تایبەتی هەیە. ئێمە وەکو
حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە ئێمە مەبەستمان تەبەقەی کرێکار و چینی هەژار و فەقیری کۆمەڵگاز ئێمە لە زاویە و ڕەوانگایە ئەم تەبەقەوە ئەم چینە ئەڕوانین بۆ مەسائلی داهاتووی ئێران و کوردستان بەگشتی بۆیە ئەم ژوورە دیالۆگا تەبعەن قسەی لەسەرەکرێت تا ئەو جێگەی کە بکرێت لە مواردێکە لەسەر ئەوەی کە چۆن نەتوانین هاوکاری بکەین بە هەر حاڵ هێشتا دیالۆگ بەردەوامە و ئەچینە سەر ئەو خاڵانەی کە پێشتریش باسم کرد ئێمە جەخت دەکەین لەسەر ئەوەی کە ئەوانە زۆر مهمە زۆر بنەڕەتی و پایەیە لە کوردستان و قبولی ئەوانە لەلایەن ئەحزابی کوردستانیە و پێمان وایە ڕێخۆشکەرە بۆ هاوکاری هایەکی داهاتوویش بەڵام هەروەها وتم دیالۆگ بەردەوامە بەڵام ئەوەی کە من پێم وایە لە ئوسلۆ کرا من وازانمە هاوڕێ ئیبراهیم عەلیزادە کە لەلایەن حەزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەوە بەشداری کرد و لەو قسە و باساکە باسی کرد من وازانمە دوو خاڵی ئەساسی زۆر گرنگی باس کرد کە لە ئەگەری ڕۆخانی جمهوری ئیسلامی و لە ماوەی کاکە جمهوری ئیسلامی هاوسەنگی هێز بە زەرەریە و بە قازانجی خەڵکە و بە قازانجی شۆڕش و خەڵکی شۆڕژگێڕە لەو بێنا پێ ئەڵەن دەورانی گوزار و کاکسە ئیبراهیم لەوێ بەحسێکی چڕپڕی باشی ئێرادا لەسەر ئەوەی کە لەو دەورە ئێمە ئەبێ پلانمان بێ بۆ ئەوەی کە خۆمانەزانین جمهوری ئیسلامی زیاتر لە 400 قەتڵە عام و کوشتار و زیندانی و ئەمە خەڵکی ئێران بەگشتی دڵی خوێنیان هەیە لە جمهوری ئیسلامی هەر لاوازیک لە جمهوری ئیسلامی بێت ئەگەر چەک بکەفێتە دەست خەڵک و ئەم چەکە سازماندراو نەبێت لە ژێر هەژمۆنی ڕێکخراوەکانە نەبێت ئەی ئەبێ بە هەرجومەرجێک ئەبێ بە فاجعەیەک بۆ ئینتقام گرتنەوە ئەم لایەن یا ئەو لایەن یا ئەم خەڵک یا ئەو خەڵک بۆ ئەوەی کە لەو وەزعا کە انحساری چەک ئیتر فقط دەست جمهوری ئیسلامیان نییە و ئەکەفێتە دەستی خەڵک ئەمە ئەبێ لە ڕێگەی ڕێکخراوە مەدەنیەکانەوە بتوانن دەسەڵات دەست بەسەریا بگیرگێت کە نەبێ بە هەرجومەرج نەبێ بە فاجعەیەک کە لە هەر گۆشەیەکە خەڵک چەکێکی دەستکەوت بۆ هەخسەندنەوە بۆ نازانم قین و تووڕەی خۆی بەحاڵ بەکاری بێنێت و چەک ئەبێ لە دەستی ڕێکخراوە مەدەنیەکان و ڕێکخراوە خەڵکیەکان و ڕێکخراوە کرێکاریەکان هەبێ بەحسێک بەهەرحاڵ من توولانی ناچم ئەوە لایەنێکی بوو لایەنی دووم بە نظر من زۆر گرنگ بوو لە کۆنفرانسێکی ئاوا کە بەشێ زۆر لە بەرەی ڕاستیا بەشداری کرد لە ئۆسلۆ من پێم وایە زۆر گرنگ بوو کە ئەو هێزە ڕاستانە کە هەم خۆیان و هەم خەڵک دڵخۆشەکەن بە دەخاڵەتی زلهێزەکان و ئێمە شایەتین دەخاڵەتی زلهێزەکان لە مێژووی خۆیانە نەیان توانیوە ئەسەنگ مەبەستیان نەبووە کە لایەنی خەڵک بگرن بۆیە لەوێ باستێکی کرد کە ئێمە ئەبێ خەڵک ماتڵی ئەوە نەکەین وعدەی ئەوانیانە پێ نەدەین چون زلهێزەکان لە قازانجی خۆیان نەبێت قازانجی هیچ خەڵک و نەتەوەیک و هیچ کەسێک لە بەرچاو ناگرن بۆیە ئەوە خەتەرێکی گەورەیە ڕاستە هەمووی بەدەستی ئێمە نییە زلهێزەکان قەتعەن بەنا بە وەزعیەتی ژێوپۆلیتیکی کە ئێران هەیەتی دەخاڵەتەکەن و منافعی خۆیانە پارێزن بەڵام ئێمە ئەبێ زۆر وریایەنە بەرخورد بکەین و ئەمە بکەین بە دەستوری کارمان کە ئەگەر انقلابێکی ئینسانی بۆ ڕەفاهی بەشەریەت بۆ ڕەفاهی ئینسان بۆ ئەوەی کە خەڵک بتوانێ بە ئازادی و بە ڕەفاه بژیت ئەو انقلابە ئەبێ بە دەستی خەڵک بکرێت نا پەنا بۆ زلهێزەکان بووین و بەحسێکی زۆر باش بوو لەو بابەتە و ئێمە لە باری مێژوویشەوە واقعاً نمونەمان هەیە فەرموو عێراق دوای هەمووی ئەو ساڵە 1 ملیۆن خەڵک کوژراون بێژگە لە بریندار و ماڵوێرانی و ئاوارەی بە دەخاڵەتی ئەمریکا و زلهێزەکان ئەو وەزعە بە وجود هات
هێشتا دەوڵەتی عێراق دەوڵەتێکی سەقامگیر نەتەنەها نییە بەڵکی دەوڵەتێکی واقعاً دموکراتێک دەوڵەتێکی ئازاد دەوڵەتێکی باسڵاح مافی خەڵک هەژاری ئەوانیە لە بین بردوێت بۆیە ئەو دوو خاڵە لەو کۆنفرانسا بەحس کرا و قەتعاً زۆر لەو جەریاناتە کە لەوێش حزوریان بوو خۆیان بەشێ لەم سناریۆرس کرد دڵیان بەستووە بە زلهێزەکان بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامیان بۆ بڕۆخێنێت و ئەوان بوون بە سەردار و سالار لە کۆمەڵگا. دەستخۆش هاوڕێ فەرشید ڕەخنە دەگیردرێ هەم لەلایەن ڕاستی ئفراتی هەم لەلایەن بەشێک لە چەپیشەوە کە بۆچی دەبێت ئێمە لەوە هاشوێنهایەک بەشدار بین. جوابچان بۆ ئەم ڕەخنانە چییە؟ بۆ دەبێت بوونی تەشکیلاتی ئێمە لەم شوێنانە بەم شێوەیە ببێت بە جێگای سەرنج؟ بابی کێ بە دوو بەشەوە هەروە خۆتان نیشانتان پێکرد ڕاست بە تۆرە عموم بە ئفراتی و غێرە ئفراتی و بە هەموویەوە ڕاستی ئۆپۆزیسیۆن زۆر ئاساییە ئێمە بەشداری بکەین بەشداری نەکەین هەرچی بکەین و نەکەین ئێمە قوتبی مقابڵی ڕاستین ئێمە جەریانێکی چەپ و کۆمۆنیستین کە نەتەنها جمهوری ئیسلامی بەڵکە ئۆپۆزیسیۆنی ڕاستیش ئێمە دژایەتیانەکەین بۆچی بۆ داهاتووی کۆمەڵگای ئێران هیچ لە حازی ئێمە و وەک چەپ و کۆمۆنیست ڕاست نابێت دەسەڵات بگرێتە دەستەوە هەمان ئەبێ بە هەمان وەز هەمان شەرایط کە ئەمڕۆ بەڵام ناوەکان نەگۆڕێ مەسەڵەن بۆیە ڕاست زۆر تەبیعیە بەرامبەر بە ئێمە بێستێت لە هەموو حاڵەتێکە بەڵام بۆچی هەندێک بە ئەستڵاح چەپ لەگەڵ ئێمە دژایەتیەکەن بۆ بەشداریمان کردووە من تا ئەو جێگە کە ڕەخنەکانم سیر کردووە خوێندوومەتەوە بینیمە با یەکەم قسە ئەوە بڵم من باسم کرد وتم هاوڕێ ئیبراهیم وەکو نوێنەری کۆمەڵە حەزبی کۆمۆنیستی ئێران لەوێ دوو خاڵی ئەساسی باس کرد ئەگەر بڕوینە ناو هەموو ڕەخنەکان هیچ کام لەو ڕەخنانە لەسەر ئەو دوو خاڵە قسە ناکەن بەڵکە ئەوەیە کە ئەم چەپەی کە ڕەخنە ئەگرن چەپێکی لەواقع عرفانی دۆگماتیسمێکی عرفانی چەپێکی سنەتگەرا چەپێکن کە پێیان وایە هەمیشە ئەبێت تەک خۆیانە قسە بکەن یانێ تەک ئەو کەسانە قسە بکەن کە هەر وەکو خۆیانن هەر وەکو خۆیان بلەخەرە بیرەکەنەوە بۆیە وەختێک ئەبینی لە عینی واقع کۆمەلگایکە کە ئەنواعی جەریاناتی تایە و ئەم جەریاناتە کە لە جامعە بلەخەرە نوێنەرایەتیان ئەحزابێک وجودی هەز نوێنەرایەتیەکات ئێمە دانیشتنمان نەبەر مەبنای ئەوە کە گوایە ئێمە نقاتی مشتەرکمان هەیە بەرخەلاف ئەوە ئێمە لەو کۆنفرانسا زۆر بە زەقی بە هەمان جەریانات کە دانیشت بوون و دڵیان بەسکە بە حکوومەتی بە زلهێزەکان و دڵیان خۆش بوو بە شەڕ ئیسرائیل بەرامبەر بە ئێران و ئەمریکا بەرامبەر بە ئێران و چەپڵیانە تەقان بۆ ئەوەی کە ئەوە ئیتر جمهوری ئیسلامی ئەڕۆخێت و هەموو هیوایانیان بەسووبەوە ئێمە لەوێ بە سەراحەت دژایەتیانمان کرد لەوێ بە سەراحەت وتمانم سیاستگەرە سیاسەتی های ئەمپریالیستیا سیاست هایەکی دژ بە خەڵکە و بێم وایە تریبونێ بوو بۆ ئەوەی کە بتوانین لە سیاستها و بۆچوون و مەوزعی چەپ و کۆمۆنیست لە داهاتووی ئێرانە زۆر بەزەقی لەگەڵیانە باسکەین بەڵام چەپێکە منزەویە لە جامعە و پێ وایە لە ناو ئەم جامعەی واقعیە خۆی فەقەت حتا ئەگەر ئاکسیۆنێکیش دابنێت ئەگەر خەڵکێکی تر بێت ئەبێ لێ بپرسێت تۆ موافقی منی یانا کاکە من معتەرزم بە جمهوری ئیسلامی من مدافعی ئازادی و بەرابەری ژنە من مدافعی فلانە من هەموو ئەمانە قشرهایەکن لە جامعە وجودیان هەست تۆ ناتوانی خۆت منزەوی بکەیتەوە بەڵکە تریبونێکە ئازاد تۆ ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت و ئەمە بۆ معنانیە مەسەڵەن ئیرادیانەگر ئەوە لە ئۆسلۆ گیراوە ئۆسلۆ شارێکە کە زۆر کۆنفرانسی تیا گیراوە کۆنفرانسهای ئەمپریالیستی منژم زۆر باشە
لە جەیەکترە بگیریایە مەسەڵەن فەرزم ئەوەیە ئەگەر لە کازابلانکا بگیریایە ئەگەر لە پاریس و ڕۆما بگیریایە گوایە ئەوێ شۆڕژگێ ڕن ئەوە ئیتر ئیرادی نەبوو یا انتقاد نییە مەسەڵەن یا ئیراد هایەکە ئەوە من پێم وایە ئەوان ئەو ئەسلاح چەپەی کە ئیراد دەگرێت هیچ کامیان ناچنە ناوەرۆکی بەحسەکە و نەچونتە ناوەرۆکی ئەو بەحسا ئیرادەکان لەوە ئەگرن بۆچی لەسەر مێزێک دانیشتویت کە مەسەڵەن فلانە ڕاست دانیشتووە دقیقەکە دانیشتووە بەڵام ئەو موازعی وا ئێمە لە قەراخ ئەوە لە پاڵ ئەوە بەحس ئەەکەین تۆ بە من بژی ئیرادەکەی کامە بوو ئایا ئەوەی کە لە دەورانی گوزارە دڵ نابێ بۆسی بە زلهێزەکان نابێ ئەوان دژ بە خەڵکن زلهێزەکان منفعەتی خەڵک بەرە چاو ناگرن منفعەتی کرێکار و زەحمەت کێشان منفعەتی چەساوەکان منفعەتی خەڵک بەعام لە بەرەر ناگرن منفعەتی خۆیان تۆ ئەم قسە ئیرادەکەی ئەتوانن ئەو بە ئەسلاح چەپانە بێژن ئیراد ئەگرن لەوەی کە نەخێر مەسەڵەن ئەوانەی کە لەو کۆنفرانسا بەشدار کراون ڕاستن ئێمەی جەمازانی ڕاستن ئێمە گشتیان ئەناسی پێتە ئەوان پێیان وایە فقط ئەوان نەزاننەوە نایمە ئامانزانیەوە ڕاستە و بە ئاگەهی بەوەی شەو لەو کۆنفرانسا بەشداریمان کرد کە پێیان بڵین نەزەری کۆمونیستەکان اختلافی بینی ڕاست بە هەموو حزب و ڕێکخراوەکانیانەوە لە بۆچوونەکانیانە لەگەڵ کۆمونیستەکان و چەپەکان کە ئێمەین ئەو دوو اختلافە زۆر ئەمێقا و باشترین شوێن بوو کە بتوانین بە هەرحاڵ ئەزهار نەزەر بکەین و بتوانین قسەی ئەوە بکەین کە ئێمە دفاعەکەین لە خەڵک دفاع لە شەوراکانەکەین دژی زلهێزەکانین و پێمان وایە دفاع لە ڕێکخراوەهای خەڵک کرێکاری مەدەنی بۆ دەورانی گوزار کە لە داهاتووە پێکتێت زۆر سپاس هاوڕێ فەرشید لە ڕووی مێژوویشەوە بین باسی بکەین لە ڕووی مێژوویەوە پێتان وایە کۆمەڵە و حەزب بەشداری وەها کۆنفرانس و کۆڕ و کۆبوونەوە گەلێک بوون ئەزانی ئەگەر بگەڕینەوە بۆ پێشتر خۆ لە جمهوری ئیسلامی جنایەتکارترمان نەبووە ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی ساڵی 58 دانیشتنمان بووە ئێمە هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کورد لەگەڵ جەریاناتێکا بوومانە کە ئەو جەریاناتە نەتەنەها زۆر بە یەکەوە ڕێک نەبووین بەڵکە دوو جەمسەری جیاوازی کۆمەڵایەتیمان نوێنەرایەتیە کرد بەڵام لەو کاتە زەرورەتی سیاسی ئەوە بوو کە لەگەڵ ئەو حزبانە لەگەڵ ئەو ڕێکخراوانە پێکەوە لەگەڵ جمهوری ئیسلامی دانیشتنمان بێت هەرچە نەمازانی کە دانیشتن ناگە بە نەتیجە بەڵام لەو هەلا بەکار بێنێت ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی دانیشتنمان بووە لە 59 بۆ ئاڵوگۆڕی دیلەکان بۆ ئاڵوگۆڕی هاوڕیانێکی ئێمە کە بەرحا گیراون لە سجنا بوون لە زیندانا بوون و جمهوری ئیسلامی کەسانهایەکی لای کۆمەڵە بووە دانیشتن بووە سەکراوە ئێمە لە هەندێک کۆنفرانسی لە کوردستان بەرحاڵ لە ساڵهای پێش ئیستا یعنی لەوانەیە 10 ساڵ لەمەوبەر دانیشتنمان هەبووە قسەمان کردووە هیچ کام لەمانە بەو مەعنا نییە کە خەتایە خەتا لەو جێگە و دەست پێ ئەکات کە تۆ لە موازعی خۆت بیتە خوارەوە من بە ئفتخارەوە توانم ئەمە بێژم لە پرۆسەی تاریخی کۆمەڵا و حەزبی کۆمونیستی ئێران نەتەنها بەرامبەر بە جمهوری ئیسلامی کۆمەڵە هیچ وەختێ لە سیاسەتەکان خۆی کۆتا نەهاتووە و کەمی نەهێناوە بەڵکە لە مقابڵی ئۆپۆزیسیۆنی ڕاستە بە هەموو لایەنەکانیەوە کەمی نەهێناوە و ئەوە افتخارێکی گەورەیە بۆ ئەم حزبەی ئێمە کە لە مقابڵی ئۆپۆزیسیۆنێکی چەوە بەرخەلافی هێندێک لە چەپەکانیش حتا بە ئەسلاح چەپ کە پێیان وایە گشتمان پێکەوە بەرحاڵ دژ بە جمهوری ئیسلامی چون سەرنگونی تەڵەبین ئێمە نا ئێمە بەحسەکەمانەوە بووە هەمیشە دایم وتوگمانە دانیشتن بە حەفزی مەوازعی خۆتەوە بە حەفزی سیاست و پرەنسیبەکانی خۆتەوە قسەکردن
هیچ ئیرادێکی نییە ئێمە نەچوویتە ناو هیچ ئەعتلافێک نەچوینز ناو هیچ هاوکارێک وتم بە هەمان دەرەجە لە مقابل جمهوری ئیسلامیەوە وێستاوین بە هەمان دەرەجە سیاسەتهای ڕوون لە مقابل ئۆپۆزیسیۆنی ڕاستیشەوە وتومانە و لە کۆنفرانسی ئۆسلۆ بە نەزەر من نقطەعەت فێ بوو کە لێوێ بەحسی خۆمان وەکو حەزبی کۆمۆنیست وەکو کۆمەڵە لە مقابل ڕاست و دیدگای ڕاستەوە زۆر بە ئاشکرا قسەمان کرد و هیچ کۆتایش نهاتین لەوەی کە یا سازشێک بکرێت یا شتێک بەو ناوە دیار بێت بۆیە من پێم وایە نابێت لەوە نیگەران بین نیگەرانی لەوێ دەست پێکات کە ئەگەر مەوازعت لە بۆچوونەکانتە لە باوەڕەکانتە کۆتابی ئێمە لە هیچ کام لەو کۆنفرانسانە و لە داهاتوویشە لە کۆنفرانس گەرداهاتووە نەتەنها کۆتانین بەڵکە پێمان وایە نەزەراتمان زۆر بە قاتع و ڕاشکاوانە بەرامبەر بە داهاتووی ئێران و بەرامبەر بە هەموو ئەو ئۆپۆزیسیۆنە کە خەونی داهاتووی ئێرانیان بینیوە کە بیکەن بە ئەسلاح حکوومەتێک کە هیچ جیاوازی تەک مەسەڵەن عێراقی مە ئیستا نەبێ بۆیە من پێم وایە دەستکەوتی زۆری هەبوو و هیچ نابێ نیگەرانیش بی لەو بەشداریکردنە. بڵێ کاک فەرشید وەکو دووە پرسیارم سیاسەتی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران بۆ هاوکاری لەگەڵ هێزە کوردستانەکان و هەروەها هێزە چەپ و کۆمۆنیستەکان چییە؟ ئێمە من باسم کرد هاوکاری ئێمە هەتا ئیستیش هاوکاریمان لەگەڵ هێزە کوردستانیەکانە بووە ئەگەر هەر تۆزێک برین با زۆرنا لە بزوتنەوەی ژینا بزوتنەوەی ژنجیان ئازادی ئێمە لەگەڵ ئەحزابی کوردستانیە بۆ منفعەت و پاراستنی خەڵک بۆ پشتیبانی لەو بزوتنەوە ئێمە هاوکاریمان کرد بۆ ئاعتساباتێکی سەراسەری لە کوردستانە و پێکەوە بەهەرحاڵ ئەمە قازانجی تیا بوو و خۆش دەزانیت دەنگدانەوەیکی باشی هەبوو هاوکاری ئێمە لەگەر کوردستانیەکانە بە دلیلی ئەوە هەمومان لە باشووری کوردستانە نیشتەجێ بووین هاوکاریمان هەیە لە بواری ئەمنیە لە بواری کاری فەنی تکنیکیە ئەم هاوکاری گەرە بووە بەڵام سیاسەتی ئێمە کە باسم کرد بۆ ئەوەی کە لە داهاتوویە و لە دەورانێکی گوزار کە تێتە بەرەو کە نە حکوومەت دەتوانێت دەسەڵاتی خۆی لە سیاسە بچەسپێنێت و نە هێشتا ئینقلاب بە تەواوی بەسەرکەوتن گەیشت بێت ئێمە وتم ئێمە قەتنامەیەکی هاوکاری قەتنامەیەکی سیاسی بۆ هاوکاری لەگەڵ ئەحزابە هەمانە کە بەهەرحاڵ چەند خاڵێکم پێشتر بەحث کرد و ئەوە بەهەرحاڵ دیار و ڕوونە سەبارەت بە بەرەی چەپ واقعیەتەوەسا زۆر من بە خۆشحاڵیەوە ئەتوانم ئەوە زۆر بە سەراحەت بێژم ئێمە هیچ وەختێ سەکتاریست نەبووین هیچ وەختێ و بیرکردنەوەمان لە حزب و لە کۆمەڵە بەرتەسک نییە بیرکردنەوەیکی بەرتەسک نییە هەمیشە هەوڵمان داوە کە پێمان وابووە ئەگەر بتوانین لەگەڵ هێز چەپەکانە بە تەواو ئەوەی کە بە ئەختلافمان هەیە بۆچوونمان جیاوازە لە هەندێ زاری حتا تاکتیکیشە بۆچوونمان جیاوازە بەڵام مەجالی هاوکاری ئێمە هەمیشە دڵاوەڵە بووین هەمیشە هەوڵمان داوە لەگەڵ ئەحزابی چەپ لە هاوکاریە بین و زۆریش بەسڵا هەوڵمان داوە و ئیستیش یەکێک لە خاڵە بنەڕەتی و ئەساسیەکان پێمان وایە حەزبی کۆمۆنیستی ئێران حەزبێکی شەفاف ڕۆشن چە لە سیاسەتها و ئستراتژی بنەڕەتی و پایەی خۆی و چە لە تاکتیکهای ڕۆژانە سیاستهای ڕۆژانەی خۆی و ئێمە استەقباڵەکەین لە هەر حەزبێک بیاوێت لەگەڵ ئێمە پەیوەندی بگرێت بۆ ئەوەی کە حەزبی چەپ مەبەسمە ببوورە حەزبی چەپ و کۆمۆنیستی بیاوێت لەگەڵ ئێمە هاوکاری بکات ئێمە دەرگای ئێمە ئاواڵەیە بۆ هاوکاریکردن لە لایەنەکانی تر و لە جەریاناتی تر لە هەر بوارێکە کە قازانجی ئەوە نابێت لە بیر بچێتەوە
قازانجی بزوتنەوەی کرێکاری وە چەپ ئەولەویەتی هەیە بە قازانجی بەرتەسکی حەزبایەتی. بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەو بەرەی چەپەی کە من باسم کرد دۆگماتیسمێکی عەرفانی دروست کردووە، یعنی بە خەتکێش دانیشێ ئەنازێ ئەگرێت چەند میلیمتر ئەملا چەند سانتیمتر ئەولا لەگەڵ ئەم حەزبا یا لەگەڵ ئەو حەزبا و پێ وایە ئەگەر هاوکاری بکات ئەبێ پەیوانەیەکی هەبێ و خۆی ئەکا بە مەرجع، خۆی ئەکا بە مەرجع و لە زاویەی خۆیەوە ئەرزیابی ئەکات بۆ ئەو حزبانە کە کێ چەپە و کێ چەپ نییە و کێ ها لە ئاستێکە. بەڵام خۆشبەختانە ئێمە وەکو حەزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە و پێمان وایە چی لە قازانجی بزوتنەوەی چەپ و کرێکاریە چە لە ئێران بەگشتی و بە تایبەتیش لە کوردستان ئەگەر هاوکاری بکرگێت ولا قازانجی ئەو بزوتنەوە بێت ئێمە دڵاواڵین و درگامان بازە و سیاسەتی سێکتاریستی لە ناو ئێمە خۆشبەختانە هەتا ئیستیش نەتەنها ڕەنگی نییە بەڵکە پێم وانە هیچ دەورێک کەسێک بتوانێت ئەتەهامی ئەوە با لە ئێمە کە ئێمە لەو بوارە کەممان هێنابێت. بۆیە زۆر بەڕاشکاوانە ئێمە حەزبێکین حەزەکەین و پێمان وایە بۆ ئینقلاب داهاتوو لە خزمەت چینی کرێکار و هەژاران یەکگرتووی چەپ پێکەوە هاووتاری بۆ ئەوەی کە بتوانین لە هەر بوارێکە بتوانین کار بکەین. من ئەوەیش ڕاست بکەمەوە یەکگرتووی مەبەستمە نییە ببووین بە یەکێ بۆ ئەوە لە مەقتەهایەکی تاریخی لە مەقتەهایەکی زەمانیا لە حرەکەتهایەکی مشەخصە چۆن ئەتوانین پێکەوە تەقویەتی بزوتنەوەی چەپ و کرێکاری لە ئێرانە بکەین. ئێمە ئامادەین و هیچ بربەستێکمان لەو بارانیە، بەڵام مەرزیشمان هەیە بۆ فەرقەگەرایی بۆ بە ئەسڵا دۆگماتیسمی کە باسم کرد کە وجودی هەست و بۆ ئەو بە ئەسڵا سنەتگەرایانەیە کە فقط ئەچەسپێ بە ئەوەی کە هاونەزەر و هاوهینی خۆیە لە سەیاسا بە مەحزەیەک زەڕا لە بۆچوونە تۆزێک ناکۆک بێت بەرچەسپی لێ ئەدات ئەتەهامی ئەکات و بەرحاڵ منزەوی ئەکاتەوە. ئێمە مخالفی ئەو نۆعە بۆچوونانەی. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ فەرشی غەفار نەژاد ئەندامی کۆمیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە کە لەم بەرنامەیە بەشدار بوون. زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن، سپاس بۆ ئەوەی کە بەرحاڵ داوتکران بۆ بەرنامە و لەگەڵتان بووم هەر بژین. سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون بینەری بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوان کە تایبەت بوو بە بەشداری حەزب و کۆمەڵە لە دوو کۆنفرانسی جیاواز لە مانگی ڕابردوودا. سەرنجتان بۆ بینینی درێژە بەرنامەکانی کۆمەڵە ڕادەکێشم.